بەڵام ئێمە قسەکەمان ێستا لەسەر ئەمەیە کە بۆچی کوردایەتی فاشل بوو لە دروستکردنی دەوڵەتی قەومی خۆی. ئەبێ بگەڕێنەوە سەرەوەی کە بۆچی دەوڵەتانی تریژ وا فاشل بوون. سەردەمانی ڕەزا شا ئێران بنکەیەکی ئیستیعماری بوو. سەردەمانی مستەفا کەمال تورک خۆی زۆر بە گەورە ئەزانی، بەس دوایی دەرکەوت کە زۆر بوو دەڵێ ناتوانێت هەندێک شت بباتە پێش. بەڵام لە مەدای ئەم ساڵانەی دوای کە داد و گەشە هاتوون غوڵوی قەومی کەم بۆتەوە، ئەمجارە بە سۆزێکی نیشتیمانیەوە ئیشەکرێ، ئیسلامیەکی نیشتیمانی قیادەی کۆمەڵگەکەکە، ئیدارەی دەوڵەتیشەکە، ئیسلامیەکی دەستپاک، ئیسلامیە کە 5 هێزی سەرەکی لە دەستا گرتووە: هێزی سەربازی، هێزی اقتصادی، هێزی دیموکراسی ناوخۆی و انتخابات و باوەڕبوون بەوەی کە ئەو خەڵکە فرەدی دیەکە قوڵەکەن و ئەتوانن بێنە مەجلیسێکەوە، کاریزمایی ڕئیس جمهورەکە کە ئۆردۆغانە، و ئەو تەلاحومە، ئەو پەیوەست بوونەی لێوان شەعب و قیادەکەی خۆی. ئەمە کە لە تورکیا ئەوە دروست بووە. لە ئێرانە هەروە دروست بوو. لە 1925 ڕەزا شا حکمی کرد و لە 1953 حەمەی کوڕی هاتەوە شوێنی. دوای کە CIA هێنایەوە. لە 79 ڕۆیشت و شۆڕشی ئیمام خوێنی سەرکەوت. شۆڕشی ئیمام خوێنی و شۆڕشی گەلانی ئێران هەمویان ئەم دەوڵەتیان دروست کرد کە ئێستا بووە بە غوڵ، بووە بە دێوێک، و ئەمەیە کە ئێستا ئێمە ئەبین بەژێر پێی فیلەکانی. بۆچی ئەمان توانیان لە 79 ئەم دەوڵەتی خوان بەم شێوە زل هێزە دروست بکەن، و بۆچی لە مەدای بە شەرتێک 8 ساڵ شەڕی عێراق و ئێرانیان بەسەرا سەپی 32 وڵاتی یارمەتی عێراقیەدا. بەڵام ساڵانی شەڕی عێراق و ئێران ساڵانی ئینتاجکردنێکی زۆر بوو، لەبەرەوەی لەوێش قیادەیەکی حازمی جددی کە ئیمام خوێنی بوو، و هەروەها دیموکراسیەک نیسبیەن کە خەڵکەکەی هێنا بۆ ژێر انتخابات و دروستبوونی مەراکزی قووە و زۆر لە ئەنجومەن جیاوازەکان کە ئێران طبعاً تەشکیلەیەکی زۆر تایبەتی هەیە، چونکە مەجلسی خوبرەگانی هەیە و مەجلسی شورای هەیە و مەجلسی ئەمنی قەومی هەیە و پەرلەمانی هەیە و ڕیاسی جمهوری هەیە و مەسلحەتی تەشخیصی نظامی هەیە و ڕاهبەر خۆی هەیە، والحاصل زۆرە مەراکزی قووە زۆرە. بەڵام بۆچی ئەو تەوازوناتانیان لە نێوانە هەیە؟ بۆچی نەکرا ئەمانە لە مەدای 20 ساڵە بۆ نمونە ئەوان لە 79 هەتا 99 توانیان بگەنە مستەوایکی زۆر باش؟ بەڵێ ڕاستەوان دەوڵەتن، بەڵام بە قیاس بە نیسبی بۆچی تۆ نەتوانی بگەیتە یەک لە سەردەی ئەوان؟ پاشان عێراق لە 1925 دروست بوو. لە 1958 ئینقلابی جمهوریەکان کرا. ئینقلاب لەسەر ئینقلابات کرا و هەتاکو لە 2003 سەدام حوسێن و دەوڵەتەکەی پێچرایەوە. شیعە بەم هەموو اختلافات و کە لە ڕقەی خۆیانەوە کە تۆپیان نا بە مەرقەدەکەی ئیمامی عەلیەوە کەەوە کاتێ لەگەڵ مقتەدا سەدرە دژ بوون. بەڵام هەر ڕێگاشیاندا مقتەدا سەدر 10 کەسی غەربی لە وەزارەتی زەراعەیە فڕان. جێشی مەهدی دروست کرد، بەڵام ئەوان نەهاتن جێشی مەهدی سەرکوب بکەن. وەکو گیسکەکەی هەیاسی خاز، وەکو گورگەکەی هەیاسی خاز. جا لە کوردیا شتێکی ئاوا هەیە، چیرۆکێکی وە کە هەر قەدیمیەکانی جێڕنەوە، کە پاشایە گوتی دای بە هەیاس، یەکێ ناوی هەیاس بوو، تەمان دیارە ئیاسە، دای بە هەیاس وتی ئەم بەرخەم بۆ بگرە لای خۆت، ئەم گیسکە بەس نەزیاد کا نەکەم، دوای ئەوەندە ڕۆژە لێ دووەرەگرمەوە. دوای مشتەیری کرد ئەگەر خواردنی نەداتێ لە ڕەبێ، خواردنیشی زۆر بداتێ قەڵەوە بێ. لەبەرەوە هات تەکبیرێکی بۆ کرد، بێت چۆ گورجێکی بۆ پیا کرد. خواردنی ئەدایە و بێت چۆ گورگەکەی پیشانەدای بۆی وەزنی دابەزێ لە ترسە. ئابەم شێوێت چند ڕۆژەتەوە بووە تاکو تەسلیمی کردو. بۆچی ئەوان توانیان مقتەدا سەدر بکەن بە گورگەکەی هەیاسی خاص؟ بۆچی ئێوە نەتانتوانی قووەتێکی ئیسلامی ڕەسەن کە لە ناوتانە بوو بیکەن بگیتکەکەی هەیاسی خاص بۆ دوژمنانی خۆتان؟ ئێستا حەشدی وەحشی کە هاتوۆتە پێشەوە، حەشتێک بەرامبەری ئەوەستایەوە کە باوەڕی بە تەوحید و جیهادەکە هەبوو کە بەسەر لاشەی ئەوانە ئەچوو بۆ بەهەشت، هەر لە قازانجی خۆشتان بوو. بۆچی ئێوە ئەوەندە جۆ قوڵاغی ئەوامری ئەمریکا بوون و ئەمریکانیتان ئەوەندە بە جددی تەنفیزە کرد لە کاتێکە ئەوان بوون بە دەوڵەتیش چووبوونە سەر دەوڵەتیش، ئەو هەموو شتەشیان لە ئەمریکا وەرگرت و بە چەکی ئەمریکاش دژی ئێوەن جۆ بە ئەو ئەمریکانیشی نات. جۆشی پێدەن تەمانش ترسن، بەڵام لە هەمان کاتە وەکو
زۆران بازی لەگەڵ ئەمریکا کە هەست پێکەن لە شوێنەکە ئەمریکا دەستی شل بووە ئەمان دەست قایمترەکەن قاچی شل بووە قاچە باتە دواوە ئەمان یەکسەر دێنە پێشوو بەس ئێوە حتا ئەگەر ئەمریکا خەوتوێ ئێوە ناتوانن هیچ شتێ بکەن بۆچی نەتانتوانی بۆچی نەتانتوانی ئەم کیانە قەومی کە بەدەستانەوە بوو ئەم هەموو خەڵکی ئەم هەموو خوێنەی دابوو ئەم شۆڕشە توولانیە یەک بە یەکانی پڕ بەرزونشێوی و مەئەساتی کورد بۆچی نەتانتوانی کیانێک دروستکەن ئێوە فاشل بوون لە چییە کوردایەتیێوانان بۆی ئەمە کە باسیەکەم عەزیزانی من پووکانەوەی کوردایەتیە بە هەموو معنای کەلیمە ئەبێ بگەڕێن بۆ بەدیل ناڵم بەدیل لە ئیسلامیەکانە ناژڵم بەدیل لە قەومیەکانە بەڵام بگەڕێن بۆ بەدیلێکی نیشتیمانی ئەنجا دێمە سەرەوە کە ئایا بەدیلی نیشتیمانی چۆنە یعنی چی ئێمە چۆن ئیسفادەی لێکەین ئێمەی ئوسولی ئیسلامی ئەم کوردایەتیێوانانە فاشل بوون لە دروستکردنی دەوڵەتی کوردی تەنانەت نەیانتوانی تەلەڤیزیۆنێکی مشتەرەکدانە نەیانتوانی هیچ شتێکی هاوبەشیان هەبێ لە 50-50 پەرلەمانەوە کەوتنە چێشمە چێشم بوو ئەو شەڕانەی کە نایانەوە لە ناو جەرگەی شارەکانی خۆمانە وێرانیانە کرد هەر لە ناو هەولێرە هەموو ساڕ و خەبەر خەڵکی هەولێرە کرد پاشان نەیانتوانی لە ڕووی قەومیەوە دوو مؤتەمەری قەومی بگرن بۆ ئەوی کوردەکانی باکووریش و ڕۆژهەڵات و ڕۆژاواش بانکەن یعنی ئەوە تەسەورکەن کوبا فیدل کاسترۆ یارمەتی جەمال عەبدولناسری دا بە زەراعە پاپۆری زەراعی نارد بۆ جەمال عەبدولناسر لەژێر دانەوێڵەکانە هەمووی دەبابەیتیا بوو دوای جەمال عەبدولناسر یارمەتی شۆڕشی یەمەنی دا باشە بۆچی جەمال عەبدولناسر وەکو قەومیە گەتوانێ یارمەتی شۆڕشی یەمەن بدا شۆڕش دژی ئیمام یەحیا بۆچی ئێوە نەتانتوانی یارمەتی کوردەکانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاوا بدەن بە پێچەوانەشەوە زۆرتان فەخر پێوە کرد کە ئێوە نایەڵن ئاردیش بڕوا بۆ قەندیل بۆ پەکەکە جەعفەرە تووتەشەی وت وەڵا ئێمە هەموو شاخەکانی پێنجێنمان ڕووماڵ کردووە بۆی پژاک لێوە نەتوانێت هجووم بکاتە سەر ئێران ئێوە خزمەتکاری هەموو دوژمنێکی کورد بوون بۆیە نەتانتوانی کیانی کوردیش دروست بکەن فەشەل بوون لە ڕووی قەومی فەشەل بوون لە ڕووی دەوڵەت دروستکردنی دەوڵەت فەشەل بوون لە دروستکردنی یەک ئیدارە ئەنجا فەشەل بوون لە ڕووی ئاراستەکردنی کۆمەڵگەکە چونکە ئێوە بێقیەم بوون ئێوە قیەمە ئیسلامیەکەتان محارەبە کردبوو کە هەزاران ساڵ بوو لە ناو میلەتی کووردا بوو نەوە لە دوای نەوە لە سەری پەروەردە بوون بەدیلەکەتان چی بوو سەر لێ شێوا بوون ئێوە ئەوانەی کەلاف و گەزافی مارکسیتان لێدا وەکو مەلا بەختیار هەموو بوونەوە بە وردە بورژوازی ئێوە ئێمەتان بە ڕەجعیە زانی دژایەتەکەی ئێمەتان نەکرد بەڵام کوا ئێوە گەشتنە چ نەتیجەیەکتیایە بەڵێ ئێمە ئەتوانین ئەم ڕەخنانە لەوان بگرین لەبەرچی لەبەر ئەوان لە ڕاستیە ئەو واقعیان دروست کردو کە هەموو خەڵکیەی بینن پاشان ئێوە لە سەرباری ئەمەوە خەڵکتان چەند فەقیر کرد موچە موچە ئەڵە وەڵایمە بۆتان پاشەکەوتەکەین ئادەی لە شوێ ئەنجا پاشەکەوتکردنەکەی ئەم فێڵە وەکو فێڵەکەی سەدام حوسەین وابوو کە 25 دیناری تەبع کرد هات لە کوردستان ئاڵتوونی پێکڕی ئاڵتوون هەمووی گەیشتەوە دەستی عودەی دوای 25ەکە ئێڵغا کرایەوە مەلایین دینار بوو بە وەرەقە لە دەستی خەڵکە خەڵک جگەرەی پێدا ئەجرسان بە 25 دیناری ئێوە ژاواتان لەو خەڵکە کردەوە باش پاشان ئێوە کە فاشل بوون لە دروستکردنی دەوڵەتێکە لە دروستکردنی ئیدارەی دەوڵەتێکە ئیدارەیەکی هاوبەشە لە ڕەنجدانێک یان کۆکردنەوەیەکی قەومی وەکو کورد پاشان لە ئاراستەکردنی کۆمەڵگەکە و پاراستنی قیەمی کوردی کوردستانتان کرد بە باخی بێپەرژین ئەنواع و ئەشکال مخابرات دێتون لە ناوە گەرادانێ ئەنواع و ئەشکاڵی مخەدرات و داوێن پیسی و خراپەکاری و شەبەکاتی لەشفرۆشی و داڕمانی ئەخلاقی و شیرازەپسانی خێزان و هەمووی ئێوە سەبەبن تایە بۆچی نەتانتوانی ئەو دەوڵەتە قەومیە دروستکەن کە خۆتان لاف و گەزافتان بۆ لێتە هەرحاڵ ئەوەی کە ئێوە دروستان کردووە هەلا کولی ناتوانمەوە بخوێنمەوە ئێستا